ئەف نەخۆشیە چۆ دەست پێت کە دەگەرم بەحسی دەستپێکردنەوەی بکەن یانی دەست پێکردن ئەو نەخۆشیە زیاتر لە ئەمری گەنجی دەست پێ دەکا ینی پاش هەژدەی 15 دەست پێ دەکا و لەگەن نەخۆشی بەردەوام دەبی زیاتر نەخۆشیە لە منداڵش هەیە بەڵام زۆر کەمە لە 2 ساڵی کەمتر بیبینین زیاتر لەو نەخۆشانە ڕوودەدا کە داک و بابیان هەستیاریان هەیە هەر جۆر شتێکی بوومەوەیە تاڕادەیەکی علاقەی بە بۆمایە هەیە بەڵێ ینی ئەوانی کە دایک و بابیان هەستیارینە هەر جۆر هەستیارێک بی ئی پێستی بی ئی چاوی احتیمالی هەیە توش هەستیاری لە توش ببێت ئەو نەخۆشیە لەگەڵ چ جۆرێک لە نەخۆشی دیکە پەیوەندیان هەیە پەیوەندیان چوشتیان هەیە بڵێ هەیە خاستن ئەوانەی کە ینی علاقەیان بە هەستیاری جەیەکان دیکە هەیە وەکو هەستیاری چاو هەستیاری پێست یاخۆد ئەوانی ڕەبوویان هەیە احتیمالی هەیە زۆر تووشی ببن هەروە هەندێک شتی کەش دروست دەکاتن ئەو هەستیارەی لوتە وەکو بوونی ناخۆشی دەم جار دروست دەکات کۆخەکی زۆر مزمین لەگە نەخۆشی کە هەبیتن یاخود خۆرانی قورک کە نەخۆشێکی زۆر بەڕبڵاوە لە کنەمایانی با بڵێن دکتۆرا ژین ئەف نەخۆشیە هەنەی هەستیارە لوت شتێکی مزمنە یان ژینە عیلاجەوەی هەیە یعنی شتێکی دەمکی و موقەتە ناوەڵڵا شتێکی مزمنە لەگە نەخۆشی دەمینێ بەڵێ هەرچەندە لە عمری گەنجی دەست پێ بەکە بەرەبەرە لەگەر هەڵکشانی تەمان کەمتر دەبتەوە لەگە عیلاجی زۆر باشتر دەبێتن بەس نەخۆش طبعاً ئیزعاجە ینی بەردەوام ئەو عیلاجانە بەکاربینیتن بەڵام ئەو وەختانێک کە تووشی هەستیاری دەبی دەتوانی دەرمان و عیلاجی بەکاربینی طبعاً باشتر دەبی زۆر